لەسەر بنەمای کۆتایی هاتنی قۆناغی درێژکردنەوەی گەمارۆیی ئەمریکا بۆ سەر ئێران لە چەند ڕۆژی ڕابردوو خۆری دووەمی گەمارۆیی ئەمریکا بۆ سەر ئێران دەستی پێکرد. لەم بوارەدا سەرۆک وەزیرانی عێراق عادل عەبدولمەدی لە پرێس کۆنفرانسی هەفتانەی خۆیدا ڕایگەیاند کە عێراق دوورە لە سیستەمی گەمارۆدانی هەر وڵاتێک و ئەمڕۆ عێراق بە دوای بەرژەوەندی خۆیدا دەگەڕێ. العراق ليس جزء من منظومة العقوبات. عێراق بەشێک نییە لەو سیستەمی سزایانە، هەروەها بەشێکیش نییە لەو سیستەمی کە دەست درێژی دەکەنە سەر هەر وڵاتێک. بەر لە هەر شتێک عێراق بەرژەوەندیەکانی خۆی دەپارێزێت و ڕێز لە بەرژەوەندیەکانی ئەوانی دیکە دەگرێت. مامۆستایەکی بوارناسی سیاسی ڕادەگەنێت کە عێراق زۆر بە وریایی هەڵسو کەوت لەگەڵ دۆسەی سزایەکانی ئێران دەکات. الحكومة العراقية عندما تتعامل مثل حکوومەتی عێراق کاتێک مامەڵە لەگەڵ ئەم جۆرە دۆسیانەدا دەکات بەڕاستی شەرمنانە و بە وریایی و مامەڵەیان لەگەڵ دەکات، یان پێویستی بەکات هەیە بۆ جێبەجێکردنی سزاگەرێکی لەو جۆرە بۆ پێی کە ئێران دەوڵەتێکی دراوسێ عێراقەتا ئەو کاتی وڵاتێکی دراوسێ بێت، ئەوە مامەڵی بازرگانی گەورە لە نێوانیاندا دەبێت. هاوکات ئەو دوو دراوسەیە کاریگەریان بەسەر یەکتریەوە هەیە و لەبەر ئەوە شتێکی سروشتیە ئەگەر بە وریایی و شەرمنانەوە ئەو سزایانە جێبەجێ بکات یان بەلای کەوم بە وریایی و مامەڵی لەگەڵ بکات. هذه العقوبات أو على الأقل تقدير حذر. لایەنە شیعەکانی عێراق سزایەکانی ئەمریکا بۆ سەر ئێران شەرمەزار دەکەن بەهۆی ئەوەی کە ئێران وڵاتێکی دراوسەیە و مەزهەبی شیعی لێکیان نزیک دەکاتەوە. ئێران وڵاتێکی دراوسەی عێراقە، بەرژەوەندی ئابووری هاوبەشەیە لە نێوانیاندا. کاتێک سزاکان دەسەپێنرێت بێ چەند و چوون خەڵک زەرمەند دەبێت و بەرژەوەندەکانی وڵاتەکە بە شێوەیەکی گشتی زیانی بەردەکەوێت. ئێمە لەگەڵەوە داین کە جیاوازیەک بکرێت لەگەڵ عێراقدا. وەرناسانی سیاسی و ئابووری ڕادەگەنن کە گوشارە ئابووریەکانی ئەمریکا بۆ سەر ئێران ببێتە دەرفەتێکی ئابووری بۆ عێراق تاکو بتوانێت هەنگاوی سەرکەوتوانە بۆ خۆی مسۆگەر بکە. لە بەغدا و نزار عەبدوڵڵا، دەنگی ئەمریکا.